بەڕێستە لەسەر یەکێک لە ڕۆمانە نوێیەکانی نووسەر حەمەفەریق حەسەنەکەم بە ناوی کچانی مەلەک تاوس کە بێگومان ئەم ڕۆمانە باز لە کارەساتی هێرش و پەلاماری دڕندەکانی داعش بۆ سەر یەزیدیەکان و لە ئاکامدا بە سەدان و بە هەزاران ژن و کچ و منداڵ وەک کاڵا فرۆشان قسە و باسی زیاتر دەربارەی ناوەڕۆکی ڕۆمانەکە دەکەم لەگەڵ زۆر بەڕێز حەمەفەریق حەسەن نووسەری ڕۆمانەکە کە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵ من قسە دەکا. کاک حەمەفەریق حەسەن سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سپاس بۆ تۆ. ڕۆمانی مەلەک تاوس یاخود کچانی مەلەک تاوس چییە؟ مەلەک تاوس چییە و پێگەی لە ئاینی یەزیدیە چییە؟ بەڵێ ڕۆمانیانی مەلەک تاوس سێەم ڕۆمانی منە. بەڵێ ساڵی 2023 دەرچووە. ئەم ڕۆمانە باس لە شاڵاوی داعشەکانەکە بۆ سەر ناوچەی یەزیدان یعنی کارەساتەکە چۆن بووە. کارکتەری یەکەم یاشا کارکتەری ئەم ڕۆمانە بریتە لە کچێک کە ناوی ئافرەتێک ناوی زەریفەیە تازەشوی کردووە مناڵێکی بۆ ئێستا لەم کاتا کە ئەیگەڕینەوە تەمەنی بۆ بە مناڵەکە تەمەنی بۆ بە بە هەموو توانای خۆیەوە هەوڵاکەوە کەسبین بە داعش نەبێ هەوڵا بگەڕێتەوە وڵاتەکەی خۆی لە دوای بۆشی دەرەکە کە بێردەکەی ڕای کردو توانیوەتی فیرانکە لەو حملەیە لە دەست داعش ڕزگاری بووە. بێردەکەی ناوی باپیرای بێردەکەش لە هەواڵی ئەمایە بەدە لە هەواڵپرسێنی ئەمایە. ڕۆمانەکە باسی مشتومڕ و یا سراحێک بەلایەنێکی تند و تیژەکە لە بینی ئافرەتێک کە تەنها باڵە و لەگەڵ ئەو هێزە زەوەلاحە. هەڵبەتە من ئەم ڕۆمانم وانووسیوە بوێ بە سینەما وەک ڕێەوەش بزانم کە یەکەم کاری سینەمایی 35 میلیمی لە کوردستانی باشوورە من چیرۆکەکەی نووسیوە ناوی گزبووی کوردستانە ڕوها یەکەم درامای تەلەڤیزیۆنی گەلی کوردستانی شەرمەر نووسیوە ناوی بازنەی تەنیایی. مەبەستم ئەوە بوو کە پێتان بڵێم من ئەزمونێکم هەیە لەو بوارە کە بتوانم نەوە چیرۆکێ بنووسم یا ڕۆمانێ بنووسم کە بۆ ئەو بشێت بێتە سینەما. ئەجا صفەتی ئەو هنا ئەو چیرۆکە کە ئەبێ بێتە سینەما وەک ئەزمۆنی من ئەبێ چۆن بێ یەکەم بەڵێ. زۆر باشە. ویستم پرسیاری ئەوە بکەم کە خاسیەتەکانی دەقێک یاخود ڕۆمانێک کە بە شێوەیەک سیناریۆکەی نووسرا بێت کە شیاو بێت یاخود بگونجێت یاخود ئامادە بێت بۆ کارێکی سینەمایی و بکرێتە فیلم کەواتە خاسیەتەکانی ئەو ڕۆمانە ئەبێ چۆن بێت؟ جوان پرسیارەکە خاسیەتەکەی ئەبێ چۆن بێ. خاسیەتەکەی جارێ یەکەم هەلێ ناو ناونیشانەکەەوە دەرەکرێت کە کچانی مەلەک تاوسی چمەوەتەوە. ئەسڵەن مەلەک تاوس چیشی نابێ چکە مەلەک تاوس بە پێی دینی یەزیدیەکان یەکەم ئافەریدەی خوایە و یەکەم کەس ئەوە دروستەکە بێ بە سەرۆکی مەلایکەتەکان لە ئاسمان و یەتیشە زەوی جاروبارێک. ئەمە مەلەک تاوسە هیچ معلوماتێک نەهێنن. هەموو ڕۆمانە گرنگەکانی دنیاش هەر ئەوان هەموو فیلمەکانی دنیاش هەر ئەوان. بۆ نمونە زۆربا هیچ پێ ناڵێ ناوێکە و زۆربا سپارتاکۆس ناوێکە هەرتەوە بڕێ. یعنی بۆچی وایە بۆ ئەوەی بینەر یا خوێنەر لە ڕۆمانەکە خۆی متابعی کابزانێ ئەمە چیە مەلەک تاوسە. اینجا ئەم زۆرە ڕۆمانە درێژدادەڕی و قسەکردنی زۆر لەسەر وەست و ئەمانەی تیان نییە. ئەی چییە بریتە لە
زیاتر بریتە لە وێنە چونکە ئێمە ئەم ڕۆمانە منەوە چاوی بینەر پڕ بکەم لە ڕسم نەک قسەی جۆچکەی بێنم پڕی بکەم لای وشە پڕی ناکەم لە وشە چونکە ئەوە ئەگەر من ئەو پڕکەم لە وشە ئەوە ئیشی من نیە، ئەوە ئیشی شانۆکارە و شانۆگەری ئەوەکە. کەواتە ئەمە یەکێکە لە خاسیەتەکانی. دوای ئەوە ئەبێ زۆر ڕوون بێت، یعنی کەسی یەکەم دیار بێت ئەوانەی کە بەرامبەری وستان و دوژمنین دیار بێ یەکەیەکە. ئەنجا دوای ئەبێ هەموو کەس لێ تێبدا. اینجا دوای ئەوە بچیرۆکە بوانوسیوە ڕۆمانەکە بوانوسیوە کە ئەگەر یەکێ بیخوێنێتەوە خۆی وا ئەزانێت لە ساڵەیەکی ڕۆڵێکی سینەما دانیشتۆ فیلمەکە ئەبینێ. جا خاسێتی ئەمە سوودی ئەمە چییە؟ بە دەرەجەی یەکەم ئەوەیە جارێ هەموو ئەدەبی جێرانەوە لە چیرۆکی زۆر کورتەوە بۆ چیرۆک، بۆ چیرۆکی درێژ، بۆ ڕۆمان، هەتاکو شانۆگەریش هەموو لە ڕابردووە ڕوە. بەڵام کاتێک کە ئەبێتە سینەما لە حاڵی حازرە ڕوا، چکە تۆ لە سینەماکە کە دانیشتی دەیبینیت وا دەزانێ ئێستا لەبەر چاوت شتەکە ڕوو ئاو کۆن نییە، حازرە. کە سپارتاکۆس دەبینی ئەوە ئەزانی ئێستا سەردەمی کۆیلایەتیە و سپارتاکۆس دژی ڕۆما هەڵساوە ئاوە. ئێجا دوای ئەوە پێویستە دیتیبە لە ژمارەیە دیمەنی بە دواییەکە هاتوو، هەر دیمەنێک کە لەگەڵ بینی لەگەڵ خوێنەوە نووسەر باوێن لە ڕۆمانە خێرا ئەبێ چاوەڕوانی ئەوکە دیمەنی بووەم چیە و دوای کرێ کەوا بوو کە دیمەنەکان بە دواییەکە هاتن و خێرا هاتن. ئەوە مانایەوە لۆکەیشنی ژەگۆڕێ، یعنی شوێنە ڕووداوی ژەگۆڕێ. ئەم جۆرە ڕۆمانانە ئەبێ ئەکسنی زۆر تیابێ. وەکو سەرەتا شەوتم ئێمە فعل پیشانایی نەک قسە. قسە بۆ شانۆگەری ئەبێ قسەکە بێ. بەڵام ئەمە ڕۆمانێکە بۆ ئەو شێک کە بێ بەر سینەما. ئەلعان حازریشە بووی بێ فیلمی سینەمایی، بەڵام بەداخەوە کە سینەماکارەکان بەشێکی زۆریان کەمتر ئەخوێننەوە. اینجا گشتی کتوب بریتیایە کە بەسەر دیمەنێکە کە خوێنەر تووشی شۆکەکە. ئەجا پرسیار لە لای بینەر فیلم بێ خوێنەر بێ، پرسیار لە لای خوێنەر دروست دەکات. هەتاکو ئەکشن بە دیار بێت هەبێ ئەوە چیرۆکەکە بەردەوامە. دیارە ئەبێ دژمنەکانی کارکتەرەکانی یەکەیە کە دیار بن کە کارکتەر ئەو کچێرە کە ناوی زەریفەیە، ئەوانش کە وایەنە ڕێگەی خاوەنەکەیەتی کە پێیان فەڕۆشتەوە یا بە دیارییاوانە پێیە، ئەوانەی کە لە ڕێگا تووشێ بن وایانە خەبەری لێبن و بیجارنەوە بۆ شوێنی خۆی. هەموو ئەو دیمەنانەی کە ئیبینێ تووشی شۆک ئەکات، ناچاریەکە پرسیار بکات کە ئەمە بۆ وای لێ هاتووەمە چۆن نەتوانێت وەسا بکات. و ئەو ئەبێ یەک لە دوای ئەو دوژمانەی کە هێنە ڕێگای بە جۆرێک بزۆرەکان پاک خاڵبێت. ئەمە ئەفرتێکە بەڵام ئەقڵی هەیە، ئەقڵ بەکارهێنێ لە ئاستی داعشەکە ئەقڵی نیە بەستەنها چەکی هەیە بەکارهێنێ. زۆر باشە مامۆستاگیان. کەواتە وەک خۆت ئاماژەت پێکرد هەتا سیناریۆکە یاخود ڕۆمانەکە ڕووداوەکانی خێرا بێت و پڕ بێت لە ئاکشن و ڕوودا و ململانێ و ڕووداوەکانی ناو چیرۆکەکە بە خێرایی بڕوات. ئەمە ڕۆمانێکی گونجاوە یان تێکستێکی گونجاوە بۆ ئەوەی کە بکرێتە کارێکی سینەمایی ئەی خەیاڵ لێرە ئەکەوێتە کشۆوە. خەیاڵ ئەکەوێتە کشۆوە، بریتە لە یەک پارچە خەیاڵ، چونکە ئەو کەسەی کە دانیشێ خوێنێتەوە هەر بە خەیاڵ ئەچێتە ناو وەکو کە خوێنێەوە وەکو چی بێتە ناو فیلمێکی سینەماوە لە ساڵەیەکە دانیشتێ بە خەیاڵ ئەو وەگینە ئەبینێ ئەو درامایە ئەبینە لە لای ئەو بەرجەستە ئەبێ. ئەلبەتە خۆی
کە باسی ئەدەبی جێڕانەوەمان کرد. ئەدەبی جێڕانەوە بەشێکە لە فیکشن یعنی خەیاڵ، ئەو ژانرانەی کە ئەچنە خانەی فیکشن و بریتیان لە شێعر و چیرۆک و کۆنتەرچیۆن. زۆر باشە مامۆستا، لەناو ئەم ڕۆمانەیە سوورە زۆر ئامادەیە، وێنە زۆر ئامادەیە یان دیالۆگ و چیرۆک؟ زۆر تەمە چونکە لە هەر شتێک وێنە بتوانێت ڕوونی بکاتەوە، هەر شتێک وێنە بتوانێت ڕوونی بکاتەوە پێویستی بەوە نییە دیالۆگە بێ. بڵین بۆ نمونە یانە لە چرای هەوینە بەشاخی کوژدا سەرەکەوێت عراقی کردوتەوە دەبێ وشت بووە، ئیتر هیچ پێویست ناکە بڵێ من چینۆ بوو، هیچ پێویست ناکە بڵێ من ماندوو، هیچ پێویستیش ناکە بڵێ هاوینە. کەواتە وێنەکان خۆیان قساکەن لە ئەم کاتێک کە دایالۆگ ئەبێ کە پێویستی بە دایالۆگ بێ، یعنی وێنە نەتوانێت معنا بگەێنێت، کە وێنە نەیتوانێت معنا بگەێنێت لەو کاتا تۆ پرس بۆ دایالۆگ. زۆر باشە. زۆر باشە مامۆستا، ئەمە پرسیاری ناوی کارکتەرەکان بکەم. لە ناو یەزیدیەکاندا ناوی زۆر تایبەتیان هەیە، ناوەکانی ناو ڕۆمانەکەش هەمان ناوی یەزیدیەکانن؟ یەزیدەکان هەڵبەتە من بە هەزاران ناوی یەزیدیم بینیوە لە ئەو کتێبانە کە خوێنومەتەوە. حەملەت ئیبادەت اليەزیدیین بۆ نمونە کتێبە بە زمانی عەرەبیە ناوی هەزاران ناوی تیایە یەزیدی، پیا و ژن ڕێگەزەکەشی نووسیوە نێرە یامەیە. ئەو ناوانە ناوی ئەوێن، ینی لە خۆمەوە نەمێناون ناوەکان نازدار، مناڵەکە ناوانە نازدار، کچەکە ناوی زەریفەیە، ئەو مێردەکەشی ئەویش کە گەنجێکە دوای ئەوەی کە ڕزگاریە بێت چەک هەڵەگرێ ئەچێتە پاڵ پێشمەرگە ناوی باپیرە. ئەزەکەم ئەوەش بە تۆ بڵێم کە من بۆ نووسینی ئەم ڕۆمانە و کۆمەڵی چیرۆکی تر دا چیرۆکی تریشم نووسیوە هەر باسی ئیبادەی یەزیدیەکانەکە، باسی جێنۆساید یەزیدیەکانەکە، بۆ ئەو مەبەستە بە هەزاران پەرەم خوێنێتەوە. هەتاکو دوو کتێبە پیرۆزەکەی ئەوانیشم خوێنێتەوە کە ناویان جیلوە و میسحەفە ڕەشە، ئەوانەشم خوێنێتەوە بۆی بزانم چۆن بیرەکەنەوە لە عادات و تەقالیدیان هەمویان. بەس شتێکی حەزەکەم شتێکی سیر لە جەرمەوە ئەویش ئەوەیە کە هەندێک خەڵکی توندڕە و تۆمەتی شەیتان پەرستیە دەنە پاڵ دینی ئێزیدی لە حاڵەتێکە ڕابەری یەکەمیان ڕابەری سەرەکیان عودەی بن موسافرە. عودەی بن موسافر شێخ عەبدولقادری گەیلانی ئەڵێ چی؟ جا هاوتەمەنی شێخ عەبدولقادری گەیلانی هەردووکیان لە سەرەتای سەدەی چوار لەدایک بوون و لە سەرەتای سەدەی پێنجە بۆچی دواییەکەن و ڕەفیقیش بوو. بەقەیەکیشیان زانیوە، بەڵام ئەو هین یارمەتی ناوە، ئەو بڵێن قەدەر یارمەتی ناوە عەبدولقادری گەیلانی لێبێ چۆتە لای یەزیدیەکان و بەڕابەرن. شێخ عەبدولقادری گەیلانی ئەڵێ لەو كانت النبوة بالتجهد لنا لها عودي بن مسافر، يعني ئەگەر پێغەمبەرەتی بە ئیجتیهاد بووایە عودەی کوڕی مسافر ئەبووە پێغەمبەر. ئەمە قسەی شێخ عەبدولقادری گەیلانیەوە خۆیان یەزیدیەکان بڕوایانەوە بوو کە عودەی بن مسافر لە لەشەوە ڕۆژانە قسەکە لەگەڵ عەبدولقادری گەیلانی لەبەردا، بە شەرتی ئەو زەمانە نە تەلەفۆنەوە لە هیچ هەوە. یاجا بەستم ئەوەیە من زۆر مخەونەتەوە لەسەر ئاینەکەیان، لەسەر فۆشتیان. ئەزەکەم یەک شتی تریش بڵێم، خاتوو لاورۆ ئەفرەتێک کە ساڵی 1940 یە بۆ ناوچەی کتێبێکی هەیە، کتێبێکی هەیە 300 لاپەڕەیەکە باسی ئەوەکڵێ من کێشەکەم لێرە ئەوەیە هیچ کات یەزیدیەکان زمانی عەرەبی نازانن. من ئەوە کێشەکەمە، بەڵام ئەی چۆن من پرسیم لێیان بۆچی خاتوو لاورۆوە ئەڵێ خاتوو لاورۆ ڕاستەکە ئێمە لەو سەردەما 1940 کە سەردەمی جەنگی جیهانی ئێمە کەسمان عەرەبیمان نەزانەوە، بەڵام لە سەردەمی بەحسا تعریبکردن حتا ناوەکان کە کوردی بوون پیانەوتن نابێت کوردی بێت، ئەبێ ناوەکە بێ بە عەرەبی. ئەوە
بەڵێ دەستەکانت خۆش بێ مامۆستاگیان بە هیوای تەمەند درێژی زۆر سوپاس بۆ حەمەفەریق حەسەن نووسەر سوپاس دەکەم جارێکی تر